سڵاوتان لێبێت لە بەرنامەیەکی تری ئکس لەگەڵتان دەبم. ئەم جارە باس لە پەرلەمانی کوردستان دەکەین. 5 خول تێپەڕیوە. ئایا خولەکان تا چەند توانیویانە دەنجی خەڵک بگەێنن؟ ئەو پەرلەمانتارانەی کە چوونەتە نێو پەرلەمانی کوردستان تا چەند توانیویانە لە ئاست ئەو بەرپرسیارەتیەدا بن؟ ئایا چ جیاوازیەک لە نێوان خولەکانی یەکەم و دووەم تاوەکو خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هەبووە و ئێستا بەرەو خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەچین؟ لەسەر ئەم پرسە گفتوگۆ لەگەڵ بەڕێز فەریدون عەبدولقادر سیاسەت مەدار دەکەم. ئێمە هاتوینەتە سلێمانی لەگەڵ ئەو گفتوگۆ لەسەر ئەو مژارە دەکەین. کاک فەریدون بەخێر بێ. گژی سوپاس دەکەم، خۆ بەخێر بێ. سوپاس دەکەم. سەرەتا بابزانین تۆ چۆن پەرلەمانە بینیت؟ دواتر دێمە سەر مناقەشی ئەوەی خولەکانی ڕابردوو ئێستا چۆن بوو؟ وەڵام من چۆن یەبینم بە پێوەی چەند خوێندۆتەوە و چۆن تاریخی پەرلەمانات هاتووە. پەرلەمان مەفروزە ڕنگانەوەی گەلەکەمان بێ، دەنگی گەلەکەمان، دەنگ و ڕێگی گەلەکەمان بێ خەڵک بێ. جا ئەو بۆ یان نا؟ لە سەرەتاوە ئێمە باشمان هێنا، لە سەرەتاوە بە تایبەتی لە خولی یەکەمە دەستپێشێکی باش بوو، زۆر باش بوو. بەڵام من خۆم حەزمە کرد پەرلەمان زۆر لەوە بەتواناتر بێ، زۆر لەوە کاریگەرتر بێ لە ژیانی کووردا و زۆر دەستکەوتی باشتر با بە میلەتەکەمان. ئەتوانیت بەڵام ئەتوانێت بیکاسیاری خولی یەکەم بکە پەرلەمانی کوردستان تا ماوەیەکی زۆر دەورێکی زۆر گرنگیە بینی بۆ ئەوەی ئەو ناکۆچی و ململانەیەی دروست بوو لە بینی یەکی پارتیا نەگا بە شەڕ، نەگا بە ماڵوێران. بەڵام ئەو کەسانێک کە پەرلەمانتار بوون ئەو کات جیاوازە لەگەڵەوەی ئێستا. ئەو وەختە لە ئاستا سەرکردایەتی ئەومانە چوونە نێو پەرلەمان. نەمەسەر هاتۆ سەیری شخصیاتەکانی بکەیانی. خولی یەکەم پیاوی وەکو ڕۆژی نووری شاوەی سیتیا بوو، پیاوی وەکو ئەرسەلان بایزی تیا بوو، پیاوی وەکو کەمال فوادی تیا بوو، فواد معسوومی تیا بوو، فەرەنسۆ حەریری تیا بوو، فرسەتی تیا بوو، کاک فرسەت. هەموو ئەوانە خەڵکی شارەزا، خەڵکی عاقڵ، خەڵکی بە ئەزمون و خەڵکی ساحەبی موقعی سیاسی و قەراری گرنگ. بەڵام ڕەخنەگرتنیش نەبوو. لەو وەختە ئەوانە بەڕێی من توانیان دەورێکی زۆر مهم بین. مەسەن لە ژنا تۆ سەیری مرەشەحەکانی ئێستا بکە وەختی خۆی خەڵکی وەکو هێرۆخانی تیا بوو. جاوە خەتای حیزبەکانە یان خەتای کاندیدەکانە؟ وڵایی بەڕێی من بەداخەوە ئیشی کورد وەکو میزی حوشتر بەرەبەرەیەتە دواوە. پەرلەمانی شاتوتە دواوە؟ من بەڕێی خۆمەوە ڕنگانەوەی ئەو وەزعەیە کە کورد هەیەتی. تۆ سەیری ماڵوێرانی ماڵی کوردکە، ئەو هەموو تەقسیم و ناکۆچی و ململانێ و خۆخۆری و یەکتر بە زەویدانا و ئەوانە بکە. من لە چەند ڕۆژی ڕابردووە کە هەواڵەکانی کەرکووکم متابعە کرد، باوەڕ بکە حەزم لەم بە مردنی خۆمە کرد. شاری کەرکووکی مقەدەس کە زۆربەی مفاوەزاتەکانی کورد لەسەر کەرکووک تێک چۆتەوە، زۆربەی ڕێکەوتنەکان لەسەر کەرکووک تێک چۆتەوە. باشە. زۆربەی قوربانیەکان بۆ کەرکووک بۆ بۆی کوردستانێتی کەرکووک لەدەست نەچێ. سە کەس لای مهم نییە کەرکووک. باش. جارێک وای لێکرا، جارێک بەملا برێ، جارێک کەواتە پەرلەمانی تەقریبا خەریکە بۆ کورد نامێنێتەوە. پەرلەمانی کوردستانی شوایە؟ بەڕێی من ئیتر هەموو ئیشەکان وان وایە تۆ سەیری ئاستی کورد، پەیامی کوردی لە چه ئاستێکایە، ئیرادەی کوردی لە چه ئاستێکایە و دەستکەوتەکانی کە بە خوێنی هەزاران هەزار شەهید بەدەستمان هێناوە بە تاریخێکی دوور و درێژ، بزانێت چۆن سەیرەکرێ و چۆن ڕەدرێ. کاک فەریدون تۆڵێ ئەو کات باشتر بوو لەوەی کە ئێستا؟ بەڵێ زۆریش باشتر بوو. بەڵام ئەو کات ڕخنە ناگیرێت، ئێستا ڕخ ناگیرێت. بۆ نمونە پەرلەمانتارانی ئەو کات گوێڕایەلی حیزبەکەیان بووم، هەرچیان بگوتایە لەوانەیە ئەوان بگوتایە سیستەمەکە زیاتر مەرکەزی بوو. بەڵام ئێستا ئۆپۆزیسیۆن هەیە، باشە؟ ئۆپۆزیسیۆن هەیە، تەنانەت
ئەندامی پەرلەمان هەیە لەوانەیە ڕخنە لە حیزبەکەی خۆشی بگرێ. وانە ئەو کەسانەی لەوێ بوون خەڵکی بە شخصیت بوون ئێمە لە ئەزمموی ناکەین بەڵام زیاتر مرکزی بوو ناخێننا هەر ئەوانە خۆیان ساحێبی قەرار بوو نەیانزانین چیەکەن کاکە پەرلەمانەوە نییە خەڵک بە بەغا بنێری بۆ پەرلەمان لە باتی مەسئولەکانی حیزبەکان و مەکتەبی سیاسیەکان بە بەغانێرن ئەبێ پەرلەمانتار کە ئەچێ بۆ ئەوێ بەرنمەیەکی حیزبەکەی هێزان چیەکە ئەو وەختە بەرنمەیەکێتی و پارتی لە یەک نزیک بوو کە بیدایەتی پەرلەمان دروستکرا و حکوومەت دروستکرا ئەمانویست کیانێک دروستکەین ئەمانوێت تەسبیتی فیدرالیت بکەین ئەمانویست هەنگاو بە هەنگاو بۆ پێشەوە بچین وەزای موشتماکەمان چاکەین لەبەر ئەوە کەواتە قۆناغەکە جیاوازە لەبەر ئەوە ئەوانە ئەیانزانی چۆن قساکەن یعنی ئەوە نییە ئەمانە بە بەغای حیزبەکانیان بوو بن ئەمانە خۆیان ڕێیانە بوو شخصیت بوون قسەیانە کرد تحلیلیان ئەدا بەشداری جوانیانە کرد بەڕێی من ئێستا وای لێ هات بەرەبەرە پەرلەمان بوو بەوەی حیزبەکان خەڵگەنێرن لەوێ قسە بکە قسەکانی ئەوان بکە مەفروضە حیزب بەرنمەیەکی هەبێ ئیش بکە ئەو بەرنمەیە جێ بکاتەوە لەو خولا کە هەیە لەو دەورەی ئەو حکوومەت و ئەو پەرلەمانە باش ئازاد بن لە جێبەجێکردنیەوە ئەبێ ئازاد بن چۆن تعبیر لە ئەو بەرنمەیەکەن چۆن هەوڵەیەن بۆ جێبەجێکردنی باش تۆ سەیری ئێستا بڕیار بەدەستەکان بۆ ئاسنە پەرلەمان سەیریمە ئاساتی کورتکە پەرلەمان ئەبێت دەوری ئەوە ببینێ ماڵی کوردیەک بخە یا ئەبێت دەوری ئەو بینێ ماڵی کوردوێران بکە جا کامیانە پەرلەمان لە خولێکیە بوو بە سەبەبی ئەوەی هەموو شتی هەڵوەشە هەموو شتی هەڵوەشە پەرلەمان سەبەب بوو ناڵێن پەرلەمان بە تەنها سەبەب بوو بەڵام پەرلەمان ئەبواە ئەدائێکی باشتری هەبواە ژیرانت تەسەڕوفی بکردایە حەلیم و حەکیمتر بێ نەک ئەوانیش شوێن ڕەتفعلەکان کەون و شەر شوێن زۆر باشان کەون و کاک فەریدون ئەو کات قیادیەکان دەچونە پەرلەمان ئێستا بۆ ناچن من باوەڕ زۆر جات دەبینین ناویان لە لیستەکە هەیە دەنگ ئەهێنن بەڵێ بۆی دەبەست تەنها دەنگ کۆ بکەنەوە دواتر دەچنە دەرەوە وەڵاهی بۆ ناچن نازانم بۆ ناچن ناڵێم ئاخر هەموو شتێ هاتووەتە دواوە یعنی خۆیان پەرلەمان بە بچووکە بینن یان خۆیان نایانەوێ بچن هۆکارەکەی چێ بۆ ناچن وەڵا ئەگەر پەرلەمانیان بە مهم و بە گەورە بزانایە ئەبوایە بچوونایە دیارە وەک من باسم کرد باشی بۆ چووم خۆشیان نەزانن پەرلەمان ئەو دەورەی نییە کە بێ پەرلەمان هەیبێ و ئەو دەورەی بۆ بەجێ نەیهێڵراوە کە لەژێر گوشاری حیزبەکانایە پەرلەمان و لەژێر گوشاری ململانیایە لەژێر گوشاری دەستکەوتی تەستی حیزبایەتیایە لەبەرەوە ئێوە ڕکلامە زۆرە بۆ چی دواتر خەڵک چۆن متمانەیان پێ بکات دەڵێ من دەنگم بە تۆدایە بۆی بچێ پەرلەمان دیفاع لە من بکەیت هەڵبژاردنەوە لە هەڵبژاردنای بینی بزانێ چەندمان دۆڕانەوە دەنگی خەڵک لە هەشتا و نزیکی 86 لە خولی یەکەمە خەڵک بەشداری پەرلەمانی کرد دەنگدەرەکان ئێستای بینی بزانین 86 یا لە خوار چلیشەوەیە هۆکارەوەی خەڵک متمانی دۆڕانەوە متمانەی بە ئێمە بە حیزبەکان بە هێزەکان لە دەست داوە ئەو پەرلەمان تارانەی کە ئەچنە نێو پەرلەمان ئەدای خۆیان وەک پێویست جێبەجێ کردووە وڵاهی من پێم وایە ئەگەر وای سیرکەوانە نوێنەری حیزبەکانن ئەرکەکانی خۆیان بەرامبەر حیزبەکانیان جێبەجێ بەرامبەر بە خەڵک شەڕیان کردووە نوێنەری خەڵک نازام چیان کردووە هەموو شتێکیان کردو بووە ڕازیکردنی حیزبەکانیان بۆ ڕازیکردنی خەڵک چیان کردووە خەڵک غائیبە نەکە لە پەرلەمان لە زۆر شتی ئێمە غائیبە جاران ئێمە حیزبی جەماهیری بووین پشتیوانەکەمان میلەتەکەمان بوو تێکەڵ میلەتەکەمانە بووین میلەتەکەمان لەگەڵا بوو بەڵام ئێستا کەس لای مهم نییە کە ئەو هەموو دەنگە ناڕازیە هەیە تۆزانی ئەو ئەدائی ئەم حیزبانە ئیکەن لە کەرکووکە خەڵک پشتیوانی لێکە خەڵک قێزی لێتەوە لەو ئەدا
باشە ئێوە لە ئاستی قیادەیە بوون مێژووی بەڕێستان دیارە باشە ئێوە گلەی لەم شوێ بکەن دەبێ خەڵکی ئاسایی چی بڵێ آخر خۆ تۆ بێ تۆزێ حەقێبەی بم من 18 ساڵە وازم لە حیزبایەتی هێناوە بەڵام من شانازیەکەم بەشداری کردووە لەگەڵ هەزاران تێکۆشەتی بێت پارتی بێجێ لە هەزاران تێکۆشەرە بەشداریم کردووە کە توانی ومانە کورد بگەێنین بە مافێکی فیدرالی بە حەقێکی فیدرالی بەڵام تێتان هێشت خۆتەڵی 18 ساڵە جێم هێشت من ناجێم هێشتووە خۆ جێم نەهێشتەوە بۆی بڕۆم کاسبی بکەم وانە جێم هێشتووە لەبەر ئەوەی زانیومە لەوە زیاتر ناتوان بمێنمەوە ناتوانی ڕخنەت هەیە لە حیزبەکانەوانی ئەوە هۆکارە ئەو نێ ڕخنەکان وێسە بۆ بازەکەم بۆ تا ئێستا نەدەزانێت تۆ کەسە گەورەکانە بینی بۆ پێیان ناڵێت ڕێی خۆم بە هەموو لایەوتووە بەیەکێتی و پارتیشتەوە بە یەکێتی و پارتیشتەوە نەک بە یەکێتی و پارتیەوە تەنانەت بە یەکگرتووی ئیسلامیش ڕێی خۆم وتووە بە ئۆپۆزیسیۆنیش مەبەستە بەڵێ کاک فەریدون من جارێک چوون بۆ لای کۆمەڵی ئەحزاب جوان لێمە لێرە یەکیان کاک سەلاحەدین یەکگرتووی ئیسلامی بوو باش وتم وەرن برادەرینە خەڵکی باش زۆر ماوە لە ناو میلەتەکەمە وەرن خەڵکی غەیرە ئەحزاب هەڵبژێرین بە هەمومان لیستێ دروست بکەین ئیش بکەین بۆ ئەو لیستە بە ئەو لیستە بەرینە پێشەوە لەگەڵت بوون وڵا پیان خۆش بوو بەڵام هیچ جیاوازە لەگەڵ کردا نا هیچ حیزبێک ناتوانێت لەوە چونکە کاکە ئەی ئەو ئەندام و سەرکردە و کادیر و تێکوشانە بۆیە لەو حیزبان بۆی حسابیان بۆ بکرێ حسابیش لای ئەوان ئەوەیە بێ جارێ بکرێن بە سەرکردایەتی بکرێن بە وەزیر بکرێن بە مدیر عام بکرێن بە پەرلەمانتار بکرێن بە سەفیر بکرێن بەو شتانە باش کاک فەریدون من بینێرێک بم لە دیار ئەو بەرنامەیە بم پرسیارێک دێتە مێشکمەوە باشە ئەڵێم لەوانەیە کاک فەریدون دیفاع لەو کەسانە بکە کە خۆی لەگەڵ ئەو لە شاخ بوونە و با بڵێن دژێ ڕژەیم بەعەز شەڕیان کردووە و خەباتیان کردووە و جیلی ئێستایان قبوڵ نییە من بۆیە ئەڵێ لە خولی یەکەم و دووەم زۆر بێسترە لە خولی چوارەم و ئەمانە من پێم وایە جیلی ئێستا هیچ عیبێکی نییە ئەگەر عیبێ بێ عیبەکە لە ئێمایە ئەگەر خەلەلێ هەبێ لەوەی نیشتیمان پەروەڕێتی لە ناو ئەو جیلا کاڵ بۆتەوە خەتای ئێمەیە خەتای ئێمەیە 30 ساڵ زیاترە پرۆسەی فێرکردن و تعلیم و پەروەردەمان بەدەستەوەیە نەمانتوانی وە لە ڕەوزەوانێ بۆ ئاخر ساڵەکان ئەو خەڵکانە پەروەردە بکەین و گیانی نیشتیمانی بڕوێنین لە ناویانە لە هەموو شتێکە ئێمە خەڵکمان ناڕازی کردووە غەڵەتمان هەیە لە ئیدارە بێ بە خەڵک بڵین بڵین کاکە غەڵەتمان هەبوو کورتمان هێناوە لە ئیدارە بێ بە خەڵک برین هەمان بوو بەشداریمان بکەن چۆنی ڕاستکەینەوە زۆر باش ئێمە کەی بە میلەتەکەمان و تۆ ئێمە هەڵەیەکمان هێوەرن بۆمان ڕاستکەنەوە وەرن یارمەتیمان بن بە هەمومان ڕاستیکەینەوە ئێمە بێ حساب بۆ میلەتەکەمان بکەین حساب بۆ میلەتەکەمان نەکەین پەرلەمانەکەمان نابێ بە پەرلەمان پەرلەمانەکەمانە بێت دەنگی میلەتەکەمان بێ ڕەنگی میلەتەکەمان بێ تعبیر لە ئیرادەی میلەتەکەمان بکە زۆر باش کاک فەریدون زۆر جار حەز و کاری شتێک هەڵ دەکرێت باشە دەنگدەرێک ئەڵێت من حەزم لە دەنجی فلان هونەرمەندە کە کاندیدا با بچێ بۆ پەرلەمان باشە ئەچێتە پەرلەمان بەڵام نازانێت ئایا ئەو کەسە توانای ئەوەی هەیە کار بکات لە پەرلەمان توانای ئەوەی هەیە کە خواستی ئەو بەجێبێنێت لە نێو پەرلەمانە وڵی بڵێم چی خۆ پەرلەمان شوێنی گۆرانی وتن و شوێنی تەمسیل نییە بەڵام مەگەر هەر مقارنەیەکیش بکەی جاران لە مەجای ئەدەبە پیاوێکی گەورەی وەکو شێرکۆبێ کەس کە لە لووتکەی ئەدەبی کوردیایە و پیاوێکی وەکو ئەحمەد سالار لە مەجای شانوە کە یەکێکە لە ڕائیدەکانی شانۆی کوردی و ناوێکی گەورەیە ئەوانە لە ئەچوونە پەرلەمانەوە بۆ ئەوەی لە مەجای سەقافیە لە مەجای ئەدەب و هونەر و ئەمانە بتوانن دەوری خۆیان بینن بەڵام پەرلەمان شوێنی خزمەتکردنی میلەتەکەمان و پێشخستنی بەرنامەکانێتی
شوێنی ئەمە بەهێزکراوە ئیرادەی میلەتەکەیە ئەمە کراوە لەو ململانیانەی ڕووی کردوتە هەرێمەکەمان و میلەتە ئەمانە کراون وڵا بەڕێی من ڕەنگە هەیەکی کراوێ بەڵام بەباشی نەکرا بەڵام ئێمە چووین کرایە هەموو ئەو گیر و گرفتانەمان نابوو ئێستا ئێمە هاتووینەتە سەر ئەوەی پاش هەموو ئەو ساڵانەی خەبات و تێکۆشان و ئەوە خواخۆمەە حکوومەتی بەغالێمان ڕازی بێ و موچەکەمان بۆ بنێرێ بەڵام ئێمە زۆر جار خۆشمان هۆکارین بۆ ئەوەی کێشە بۆ ناو خۆمان دروست بکەین بۆ نمونە پەرلەمانی کوردستان کە هەڵۆشێنرایەوە هی خۆلی پێنجەمە لەسەر داوای دادگای فدرالی بوو یعنی لەسەر قەراری ئەوان بوو وانێ خۆمان شتەکانی خۆمان چارەسەر ناکەین و بینێت دەرەوە من زۆر جار لە زۆر چاوپێکەوتنی کا باسی ئەوم کردوتون بەداخەوە هێزە کوردیەکان نەکەرا ئەمڕۆ لە کۆنەوە وا هاتووە ململانەکانی خۆیان بە هێزە بێگانەکان چارەسەرەکەن یەکتری تەختەکەن بە هێزی بێگانە کەواتە باوەم بیر نەچێتەوە لە شوێنێکا گوتت ئەبێ حساب بۆ دەنگ دەرمان بکەین حساب بۆ خەڵک بکەین حسابیان بۆ نەکردووە تا ئێستا بەڕێی من مەسلەی هەر میزاج نییە حسابکردن مەسلەی بەرژەوەندەکانی وڵات و گەلەکەمانە مەسلەی بەرژەوەندەکانی کۆمەڵەکەمانە مەسەلە ئاستی ژیان و گوزەرانی میلەتەکەمانە مەسەلە ئاستی خوێندن و پەروەردەکردن و فێربوونی میلەتەکەمان و نەوەکانمانە مەسەلە ئەوەیە چۆن خزمەت گوزاریەکانی تەندروستی بەباشی ئەگەێنرێ ئاستی بەرزەکرێتەوە خزمەتی هاوڵاتی پێکرێ نەخۆشیەکان چارەسەرەکرێ ئەتوانن بەرگە بگرن ڕوبەڕووی وەباعەکان ببنەوە کۆمەڵێ ئەم مەسائلانە ئەرچی گەورەیە ینی بەڕاستی پەرلەمان نە شوێنی تەمسیلە نە شوێنی گۆرانی وت بەڵام تاکەی ئەو ناتەباییە بەڵام بەر لەوەی وەڵامی ئەو ناتەباییم بدەیتەوە گوتت پەرلەمان کەی شوێنی گۆرانی گوتنە کەی شوێنی شەڕ و ململانەیە ئەمە هەیە لە نێو پەرلەمانی کوردستانە وڵا بۆ نییە ئەی ئەو شەڕ و ململانەی دیمان پەرلەمانەکەمان بەڵام لە پەرلەمانی تریشە مابینی خرایە بەردەمی هەژانی واوە هاخەری بۆ هەرێمەکەما لێ تێکچێ بەڵام لە وڵاتانی تریشە بینی شەڕوەدا چاوکەم لە شتڕوەدا لە چوارچێوەی یەک ئیرادا مناقەشاکەن ئەوە نییە ململانەی ئیرادەکان هەبێ بۆ ئەوەی دەست و پەنجە یەکتری بشتێنەوە هەر لایەک ئێوێ بگا بە باشترین نەتیجە بۆ خزمەتی خەڵکەکەی بۆ خزمەتی کۆمەڵەکەی بۆ خزمەتی گەل و نیشتیمانەکەی نەک بۆ خەتەر نەک بۆ حیزبێک نەک بۆ سەرخستنی لایەک وەشکاندنی لایەکیکە کەواتە ئێمە جیاوازە لەگەڵەوە هەموو شتێکمان جیاوازە لەگەڵەوانە باش بەرژەوەندیە باڵەکان لە بەرچاو دەگیرن لە پەرلەمان خۆی ئەبێ لە هەموو جیاوازە بەڵام لەوەی کە بینی دامەزراوەکانی ئەم هەرێمەی ئێمە بێ هەمووی لە بەرچاو بگیرێ بەرژەوەندە باڵاکە لە پەرلەمان ئەوە کراوە بەڵام جاری وا هەیە بەڕاستی سەیری حیزبەکانەکەی کە ئەو حیزبانە نەچنە پەرلەمانەوە خۆ لە وڵاتی ئێمە ئینسانێکی عالمیش خۆی کاندید بکە لەوانەیە دەرنەچە چونکە حیزبەکان دەنگەکان کۆکەنەوە و بەداخەوە یوەکو بۆم باسکردی دەنگدارەکان ناچن ئاخر لە ساچنی دەنگدارەکانە چن بۆوێ کاکە حسابی کەی پێشمەرگەکانی خۆیان ئاسایش و زانیاری و پاراستن و مۆزەفەکانیان و دەستگاکانیان کۆکەیتەوە ئەو دەنگانە جاری وایە کەمترە لەوەش دەنگەکانی کە دەنگارەکانی ئۆپۆزیسیۆنیش هەیە ئۆپۆزیسیۆن هەیە بەڵام ئۆپۆزیسیۆنیش بەڕێی من دەوری خۆی نەدیوە ئێدیوانش بەدەنجی خەڵک نایەن بۆ نمونەوان کە حەزبن خەڵک خۆیان ئاراستاکەن بڕۆن دەنگ بدەن ئەی ئۆپۆزیسیۆن من تا ئێستا ئەبێ عەفوم کەیم زۆربەی ئەوانەی ئۆپۆزیسیۆنیش ڕەفیق من بەڵام من خۆم نازانم چیانەوێ نازانی چێ نەگەیشتوم هێشتا بە ئۆپۆزیسیۆنیان نابینی ئۆپۆزیسیۆنن چاوکەم ئۆپۆزیسیۆن هەرەوە نییە بڵێ نە ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە بەرنمەیەکی باشتری پێەیە ئەمانە شەڕی لەسەرەکە و ئەو بەرنمەیە لە پەرلەمانە ئەوێت جێ بکاتەوە لە دەنگدانە ئەوێت جێ بکاتەوە بۆ خزمەتی وڵاتەکان ئەوێ بیخاتە پێشەوە
هەیەیان هەیەیان بووە من خۆم با باسی ڕابردوو بکەین هەیەیان بووە هەستم پێ نەکردووە نازام چی کە هەستی پێ کردووە خۆم هەستم پێ نەکردووە کەواتە ئەو قسانەی کە دەیکەن تەنها بۆ ڕاکێشانی هەست و سۆزی خەڵک بووە زۆری دیعای انتخابیە ینی زۆری ئەو قسانی جۆمان لێبێ زۆر بەڵێنەرێ بە میلەتەکەمان و دوایی ئۆپۆسیۆن هی هەموو لاکان باجارێ باسی ئۆپۆسیۆن بکەین من پێم وایە نەحیزبەکانی ئۆپۆزیسیۆن نیانتوانیەوە باش دەوری خۆیان بین ئەگەر دەوری خۆیان بە باشی ببینایە بەڕێئی من ڕۆژ بە ڕۆژ دەنگەرەکانی کە دەنگیانەدەن و پشتیوانیان لێکە زیایە کرد مەبەست لە حزبەکانی ئۆپۆسیۆنە ئێستا لە نێوان 5 بۆ 6 بڕۆی لەگەڵ هەر لایەنێکی ئۆپۆزیسیۆن و پشتیوانەکانیان و هەوادارەکانیان قسە بکەی پێیان وایە کە ئەو لایەنەی کە ئەمان دژی ئەڵێن نە لاوازن ئیدارەیەکی فاشیلن مەشاکیلیان هەیە نان بە میلەت گەندەڵی هەیە فلان هەیە فلان هەیە ئەبوون لە سێبەری ئەو شتانەی ئەوان باسیەکەن ئەم گەندەڵی و خراپی و زەعیفی و لاوازی ئیدارە و فلانە ئەبێ خەڵکی تر چاویەکرێتەوە دنیا بۆ ئۆپۆزیسیۆن دەڵێ قسەکانی ئەمان بەرنامەکانی باشترە نەیان کردووە بەڵام کوا نەتبینی ئەبینی لە دەنگدانە فلان لایەن لە دەنگدانە جاران دەنگێکی زۆریان هێناوە لە سلێمانی ئێستا دەنگیان ئەوەنگە کەس بووە کە بڵێ وەڵا باش چەند کورسێ بێنن باش لایەن هەیە ناویست لایەنێک نەهێنم باشە ئۆپۆزیسیۆنە بەڵێ ئەڵێ بچمە دەسەڵات موچە چارە سەرەکەم ئیدی ئەو کوردستان ئاکامە بەهشت ئەمەی پێکرێ وەڵام من خۆم ڕەفیقم هەیە لە ئۆپۆزیسیۆنا بووە بەبێ دیراسە و توێتی داهاتی منطقەی زوونی سەوز بە زیاوە بەشی موچە و خەدەمات و پرۆژەکان و هەموو شتێگەکە بەڵام دوایی ئێمە حسابیەکەین تەماشاکەین بەش ناکە و ئەو حیزبانە ئەڵێن کاکە داهاتی ئێرە بەش ناکە لەبەرەوە ئەم قسانە کە لە ئۆپۆزیسیۆنی شاکرێ زۆرتر لە چوارچێوەی پڕۆپاگاندایە لە چوارچێوەی شتی واقعی و مۆزوعیان نییە باش زۆر باش کاک فەریدون زۆر بەڕوون و ئاشکرا ڕەخنە دەگری ئێستا پێش 18 ساڵ کە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان بوویت ئاوا ڕەخنەتە گرت من هەرەوەنگە و پیاڵم ئەی بۆ جێم نەبووەتەوە ئەی بۆ جێم نەبووتەوە لەسەر ڕەخنە ئەی لەسەر چی ینی من بۆچی من محافظ بووم ئیستیقالەم کردووە وازم هێناوە وەزیر بووم ئیستیقالەم کردووە ئەندامی مەکتەبی سیاسی بووم ئیستیقالەم کردووە خەڵک بۆ ئیستیقالاکە خۆت جێت هێشت بەڵێ یان جێهێشتی من خۆم جێم هێشتووە خۆت جێت هێشتووە من خۆم جێم هێشتووە حەز ناکەمەوە تەفسیلە باس بکەم ڕەنگە مەسئولەکانم تەقبولی ڕەخنەت نەکراوە یان خۆت تەقبوڵێ وەزات نەکرد نا مەسەلە ئەزانی چۆنە ناجێڕێتەوە ئەو تاریخانە جوان نییە ینی ئێمە یەکتری برینارکەین بڕوشێنینەوە بەڵام بەڕێی من قسە زۆر کراوە لەسەر ئەوەی نابێت بەسە من میسالێکی پسکۆلە بۆ بێنمەوە ئێمە بەداخەوە خۆزگە کاکۆسەت سەحەتی باش بووە من شەڕم بۆ لە کۆبوونەوەیەکە لەسەر ئەوەی وتومە ئێمە لەم منتیقای هێزێکی پسکۆلەین دەرەخەتی تورکیا ناین و نابێ بۆ نوعا ئێمە تەسەڕوف بکەین و بۆ نوع ممارەسە بکەین کە ئەم دەوڵەتە گەورانە لە خۆمان بکەین بە دوژمن باش ناسمنێ تەفاسیل خۆ قڕم کردووە بۆ بە فەرتەنا جاری وا بووە کێشەیەکی لێکەوتوتۆ بە 4-5 مانگ حەل نەکراوە باش چی بکەین بۆ پەرلەمانێکی بەهێزمان هەبێت ئەگەر بە کورتی وەڵام هەموو شتەکانی ئێمە بەیەکەوە بەستراوە بە ڕێی من بۆی پەرلەمانێکی بەهێزمان هەبێ ئەبێ
حیزبەکان بەس بەرنمەیان هەبێ بیەن بە نوێنەرەکانیان بە بژاردەکانیان و ئەوانیش بە طریقەی عەقلانی خۆیان و بە تواناکانی خۆیان جێ بکەنەوە. یاین بەڕاستی ئەو حیزبانە واز لە ئەندامی پەرلەمان بێنن نیان کرد بە بەبغا. ئەمە یەکێکە. دوو بەڕاستی ئەبێ پەرلەمانتاریش بتوانێ بزانێ ڕۆژ بە ڕۆژ بۆ میلەتەکەمان دەستکەوت دێتە پێشەوە بۆ ئەوەی حەماسی هەبێ، ئومێدی هەبێ، زیاتر کار بکە، زیاتر بیر بکاتەوە، زیاتر موسەهەمە بکە، چ وەکو ئۆپۆزیسیۆن چ وەکو ئەوانەی کە وڵاتەکەیان بەدەستەوە و لە دەسەڵاتە. زۆر سپاس بۆ بەڕێز فەریدون عەبدولقادر سیاسەتمەدار کە لەگەڵمان بوو. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەر لە خۆشی دابن.